مەڵای عزیزان دووبارە سڵاتان لێبێ لە تەوەری دۆمانە کە نزیکە لە تەوەریەکەمانە قسەکەین لەسەر نوێکاری گۆڕانکاریەکان لە دیزاینی خانووە بزانێکین لەم سەردەمایە خود لەم ساڵانەیە دیزاینی خانووەکانمان چی لێ هاتووەوە چی بکەین بۆ ئەوەی کە ئەو کللتور و کەلەپورەی ئێمە لە دیزاین و نەخشەکێشانی خانووەکان و ناوماڵمانە هەیە بیپارێزین و گۆڕانکاریشی تیا بکەین کە بمونجێ لەگەڵ پێداویستیەکانی ڕۆژانەمانە زۆر بەڕێز کاک داستان وشیار ئەندازیار و دیزاینەر لێرە میوانمانە و گفتوگۆکەین دەربارەی ئەم بابەتە. کاک داستان زۆر بەخێر بێ. خبری یەکەم قسەمان کرد لەسەر گرنگی مانەوەی گەڕەکە دێرینەکانی شاری سلێمانی، بەڵام ئێستا ئەمێ ئەو پرسیارە بکەم ئایا گۆڕانکاریکردن لە دیزاینی خانوو ناوماڵە ئەبێتە هۆی نەپاراستنی دێرینێتی و کللتوری ئەو ناوچەیە؟ سەرەتا زۆر سپاس بۆ میواندارێکەکان گاینتان باش و گایانی بینەرانی کەناڵی پێیان زۆر سپاس بەڕێزیت. بابەتی دیزاینکردن ئەو گۆڕانکاریانی کە ڕوویاوە لە 100 ساڵی ڕابردووە بەلایەنێکی زۆر ئەوانێ بە شێوازێکی نەرێنی ڕوویاوە بەداخەوە، ینی وای کردووە کە کەلەپور و ئەو شتانەی کە پێشتر لە دیزاینی خانووەکانە بەکار هاتووە بەگشتی گۆڕانکاری بەسەرابێت. ئەمیش بەهۆی ئەوەیە کە پێشتر لە دیزاینکردنی خانووی هەر پرۆژەیەکی ترە هەبوو کۆمەڵێک دراسات هەیە ئەکرا کە کاریگەریکی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆشی لەسەر بەکارهێنەرەکانی هەبوو. ئێستا ئەو دراساتکردنە تا ڕادەیەکی زۆر کەم بۆتەوە بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک بڵێن ڕقابە هەیە کە ئەبێت لە کاتی دیزاینکردنە هەبێ ئێستا ڕەچاو ناکرێ و کۆمەڵێک کێشە هەیە ئێستەیەتە پێشەوانێ بە تایبەتی کۆمەڵێک بنەمای دیزاین هەیە بۆ نمونە ئاڕاستی خانووەکان کە هیچ گرنگێکی پێنادرێنی ئەو خانوانی کە لێرە دیزاین ئەکرێ بەداخەوە ئەگەر هەر ئاڕاستەیەکی هەبێ واتە ڕووی ئەو خانووە بۆ هەر ئاڕاستەیەکا بێت و باشوور بێ ڕۆژهەڵات بێ ڕۆژ ئاوایان باکوور بێ ئەبینین هەمان دیزاین ئەکرێتەوانێ کەمەش بە شێوازێکی ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر لایانی دەرونی مرۆڤەکان کە لەناو ئەو خانوانە ئەژین لایانی تەندروستی بە هەمان شێوە کاریگەریکی ناڕاستەوخۆی هەیە لەسەری کە ئەبینی کۆمەڵێک کێشە و نەخۆشی و شت هەیە لەم سەردەمایە ڕووە لە پێشتا ڕەنگە ڕووی نایە کۆمەڵێک لایانی کۆمەڵایەتی هەیە لە ئێستەیە کە دوور کەوتۆتەوانێ و شێوازێکی داخرایی وەگرتووە کە پێشتر وانە بووە ئەمە هەمی کاریگەری لەسەر هەیە چونکە پێشتر کۆمەڵێک شت هەبووە گەرێمە بزانین دابشکردنی زەویەکان بە شێوازێک بووە کە بتوانیت ئەم خانوانە کە دروستی ئەەکەیت هەموو پێداویستەکانی تیا جێ بکەیتەوانێ ئەگەرمە دیقەت بین زۆربەی خانووە کۆنەکان لە شاری سلێمانی بە تایبەتی کە هەیە مەساحەیەکی گەوری هەبووە ینی حوشێکی گەوری هەبووە بڵێ ئینتەرناڵ کۆرتی هەبووە کە ژوورەکان دابش بۆتەوە بەسەر ئەو حوشەیە هەر ژوورێک بە تەواوەتی ڕووناکی وەرگرتووە هەر ژوورێک هەوڵ درراوە تیشکی خۆر وەربگرێ بۆی کە کوتم لایانی تەندروستی و لایانی دەرونیش بە هەمان شێوە ڕەچاو بکرێ بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە وای لێ هاتووە نرخی زەویەکان گران بووە دابشکردنی زەویەکان بە شێوازێکی بچووکتر ئەنجامەدرێ ئەمە ئەیبینین ئەو دابشکاری زەویانە وای لێ هاتووە کە ڕەنگە جێگەی خێزانەکە نەبێتەوە تایە پێداویستی خێزان و پێشکەوتنی تەکنۆلۆژی ئێستا وای کردووە ڕەنگە مەسافەیەکی زیاتر پێویست بێ بۆ ئەوەی کە بژیت ئەمان هەمی کاریگەری هەبوو لەسەر گۆڕانکاری لە دیزاینەکانە زۆر جاریش بەهۆی ئەوەی کە باسمان کرد کە دراسە نەکراوە کاریگەرەکان نەرێنی بوون. زۆر باشە. کاک داستان ئەمێ ئەو پرسم بۆچی لە ئێستایا ئێمە ئەو خانوانی کە هەمانە دیزاین شتەکانیان ئەو پەڕی مۆدرنێتی پێوە دیارە و هەروەها ئەشبینین خۆشە باسی کرد خێزانەکان ئەڵێن هەر خانووی ئەو کاتە خۆشتر بوو هەر دڵمان لەناو خانووی ئەو کاتەیە خۆش بوو حەوشەمان هەبوو جاران باخە بوو لە ناو ماڵەکانمانە ئێستا ئەوە کە نەماوە چ کاریگەریەک لەسەر دڵدەرونی ئەو خانەوە دێ دروستەکە کە لەو خانوویان ژین؟ بەتەکید کاریگەریەکی نەرێنی هەیە چونکە مرۆڤ تەبیعەتی وایە حەزەکە لەگەڵ سروشتا تێکەڵ بێت مرۆڤیش کە عینێکی سروشتیە بۆیە تێکەڵبوون لەگەڵ سروشتا دەروون ئارام بکاتەوە پێشتریش هەموو خانووەکان کە وەکو باست کرد باخیان هەبووە هیچ خانوویەک نەبووە بێ باغ بێ بێ حەوش بێ بێ ڕووناکی بێت زۆر زۆر بڵێن تعاملیان کردووە لەگەڵ تەبیعەیە و ئەو ماوادانەشی کە پێشتر بەکار هاتووە زیاتر ماوادی تەبیعی بوون بۆ نمونە قوڕ بووە بەرد بووە دار بووە ئەم ماوادانە ئەوەی کردووە کە بە هەمان شێوە هراسکەی لە سروشتە ئەژی بەڵام ئێستا ماوادەکان لەبەری کە زۆربەی دەستکردن ئەم ماوادانە کاریگەری هەم دەرونیان هەم کاریگەری تەندروستیشیان هەیە لەسەر مرۆڤ زۆر زۆر بڵێن موشکیلە دروستەکە بۆ ژیانی مرۆڤەکان بە تایبەتی لەم ساڵانەی دوایی بینین کە زۆربەی خانووەکان کە ئەکرێت
بەبێ ڕەچاوکردنی بڵێن ئەو شوێنەی کە تایە دروست ئەکرێ بڵێن بەرزیەکانی شێوازی ئیرتیدادەکانی هەمووی بە کۆمەڵێک شێواز ئەکرێت کە کاریگەری ناڕاستەخۆ دروستەکە. ئێستا بڵێن لە ساڵی پارە کە بەفرێکی زۆر باری بوو ئەومان بینی کە مدەی 7 ڕۆژ بۆ 8 ڕۆژ کۆمەڵێک شوێن هەبوو کە بە هیچ شێوەیەک ئەو بەستەڵەکەی کۆتایی ناهاو تەواو نابوو هیچ کێشەی بۆ دروست ئەبوو. ئەمە خۆی شێوازی بنیادنانەکان زۆر کاریگەری هەیە دروستبوونی سێبەر لە بڵین کۆڵانەکان و جادەکانە زۆر کاریگەری هەیە. ئەمە شەوەی کە ڕەچاوی ئەو مەساحەیە ناکرێت. بۆ نمونە ئێستاگەر باسی شتێ بکەین لە شەقامێکی دەمەتریە تۆ لە هەردوو لای شەقامەکەەوە بینا دروست بکرێ هەر لایەک بۆ نەبیناکە 12 مەتر بەرز بێت لە کاتێکە ئەم شەقامە خۆی دەمەترە سێبەرەکەی ڕاستەخۆ بەسەر شەقامەکە دروستە بە هیچ مەجارێک نامێنێتەوە بۆی کە تیشکی خۆر لێبە. ئەمە هەمووی کاریگەری هەیە. زۆر باشە کاک داستان بۆچی ینی ئەوە ئیحتیمام و گرنگی دەدرێت بە جوانکاری و بە مۆدرنێتی خانوەکان ئەوەندە گرنگی نادرێت بۆ شتانی کە باست کرد لە بوونی ڕووناکی لەوەی کە تۆ شازی خانۆکە دروست بکەی کە بە زستانە کەمێک گەرمی پێوە دیار بێت بۆ باوینەکەمی فێنکی پێوە دیار بێت دەکرێت ئەمە ئەنجام بدرێت. بەڵام بۆ هەمیشە بەردەوام ینی جیلی ئێستا زیاتر تەرکیزی لەسەر جوانی و ڕازاوی نێو ڕووکاری دەوری خانۆکە یاخود ناوی خانۆکەی بێت. لە ڕاستیە بابەتی بڵین وشارکردنەوەی خەڵک زۆر گرنگە لەم مەجالەیە. خەڵک لای گرنگە کە چواردەورەکەی وەصفی ئەو شوێنی بکە کەتیان نیشتەجێبێ. خۆشی لە ڕاستیە ئەم کەسە کە شوێنێک تۆ بۆ نیشتەجێبوونی خۆت بەکاری ئەهێنی یەکەم کەس و ئەخی کەس کە بەکاری ئەهێنی و سوودی لێبینی خۆتی چونکە میوان کاتێک کە تۆ سەردان تەکا بۆ بڵین مدەیەکی کەم سەردان تەکا لەو مدە کەمەیە ئەو شتێک ئەو گۆڕانکارین لە ماڵەکە توێ ئەیبینێ ڕەنگە بەلایەوە جوان بێ بەڵام دواتر ڕەنگە کێشە بۆ تۆ دروست بکە. کۆمەڵێک شت هەیە بە هەمان شێوە کە لەوانەیە زۆر بەمان ئاگاداری نەبین یاخود بۆ نمونە لیتیە نەگەیشتبین تا ئێستا لە کاتی بنیادنانی خانوەکانە کۆمەڵێک مادە هەیە کە ئەکرێت بەکاری بهێنین تێچوویەکی زیاتری هەیە لەوەی کە بەکاری نەهێنی بەڵام ئەم تێچووە کاریگەریکی ڕاستەخۆی ئەوێ لەسەر تێچووی ساڵانە واتە بڵین کەمکردنەوەی وزە تێچوو وزەکە سوتەمەنی بێ یاخود کارەبا بێ تو ئەگەر لە سەرەتاوە ئەم تێچووە لە خانوەکە تا سەرف بکەیت بە مروری زەمان بڵین ساڵانە کولفەیەکە بوو ئەگەڕێتەوانێ هەم لە هاوینە تۆ وزەیەکی کەمتر بەکارێنی هەم لە زستانە بۆ گەرمکردن وزەیەکی کەمتر بەکارێنی. ئەمە ئەکرێت بکرێت لە هەمان کاتیشە ئەکرێت لایەنی جوانکاریەکەش ڕەچاو بکە ینی خۆی بابەتی دیزاینکردن هەردوو کێگرێتەوەوانێ هەم فەرمانەکە جێبەجێەکەی هەم لایەنی جوانکاریەکە شەگرێتەوە ینی زیاتر گرنگی بە هەردووکیان بی باشترە و لەی کە گرنگی تەنها بە لایەنی جوانکاری بیت. کاک دەستان خانمانی ئێمە بەتایبەتەوانی کە لە ماڵان عادەتێکمان هەیە وەکو کورد بە زستانان دیزاینێکمان هەیە لە ناوماڵە بەتایبەت لە ڕاخەر و فەرش و کومبار و ئەوانە پێمان خۆش هەموو ماڵەکەدا پوشاو بێ لە هاوینانە بە پێچەوانەوە حەزەکەین بەشێکی ماڵەکە دیار بێ و هەندێک دیکۆر و دیزاین وشتی تر دەستکاری بکەین. ئەمە تا چەندێک تەندروستە یاخود ڕاستە لە ڕووی ئەندازیاریەوە؟ لە ڕووی ئەندازیاریەوانێ کەشی ناو ماڵەکان وا باشترە چوار وەرزە نزیک بن لەیەکەوە وەکو لایەنە تەندروستیەکە ینی ئێمە بۆچی پەنابەر ئەو شتانە ئەبین لەبەرەوەی کە لە هاوینە باسیەوەکین زۆربەی فەرش و بڵین مافور و کومبار و ئەمانەکە لە ئەبرێ لەبەر ئەوەی کە زیاتر گەرمیەک ئەبەخشێ بە ماڵەکە پێویستمان بۆ هەیە ئێمە لە وەرزی هاوینە فێنک بینەوەنێ لە وەرزی زستانیشە بە هەمان شێوە ئەگەر ئێمە ئەو بابەتی بڵین دابڕانی گەرمە سەرمایە ڕەچاو نەکەین پێویستەکە ئێمە دووبارە ئەم شتانی کە پێشتر لامان بردووە بۆی کە خۆمان گەرم بکەینەوانێ دووبارە بەکاری بینین ئەین زیاتر وەکو عادەتێکی لێ هاتووە بۆی ئەو حاڵەتەوەی ئەگەر ببینین ئێمە لە وڵاتە پێشکەوتوەکان ئەو بابەتانە نییە ئەنی ئەو گۆڕانکاریە کە ئەکرێت گۆڕانکاریەکی ڕیشەیی ناکرێت ڕەنگە لە ڕەنگە گۆڕانکاری بکرێت ڕەنگە لە کۆمەڵێک ستایلی بڵین ئەساسەکانە گۆڕانکاری بکرێت بەڵام نەک بۆ شێوازی خۆمان ئێستا لە سەردەمی ئێستەیە بە تایبەتی لە پرۆژە تازەکانە بڵین لە شارە نیشتە جێبوونەکانە ئەو حاڵەتانە کەمتر ڕوئە بە حکمی ئەوەی کە کۆمەڵێک سیستمی گەرمی و ساردی بەکارێت کە کاریگەریەکی وا دروست ناکە پێویستکە ئەو گۆڕانکاری ڕیشەیە بکرێت لە زستان و هاوین ئەگەر ببینی ئێستا بڵین ئەرزێکی لامینێتە لە هاوین و زستانە هەمان هەر ئەوە ئەرزەیە ئەگەر لە زستانە وەکو مۆرکێکی زستانی و سەرما فەرشێکی بەسیدا بخرێت لە هاوین ناوشتە یان ئەمێنێتەوە یان لا ئەبرێ. کاک داستان لە ئێستادا مۆدلات زیاتر چییە؟ ینی یەکێک لە شتانی کە زۆر گرنگە مۆدلی کلاسیکە قەت لە ناو ناچێ ینی چەند شتی نوێکاری و تازە و مۆدرنێتە پێشەوە
کلاسیک کۆتایی نایە دەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ تصمیمی بڵێن دیزایانی کلاسیک دیزاینێکە کە لەبەر ئەوەی کە پێشتر ئەم بابەتانە لە ڕووی ئیستێتیکەوانین لە ڕووی جەمالەوە دیراسە کراوە بۆیە لە بەرچاوی ئینسانە ئەو ڕێژەیە کە هەیە لە بەکارهێنانە لا ناچێ وەکو جوانی چونکە ڕێژەیەک هەیە پێوترە ڕێژەی ئاڵتونی گۆڵدن ڕێشۆ ئەم ڕێژەیە لە دیزاینە کلاسیکە کۆنەکانە زۆر دیراسە کراوە و بەکار هاتووە ئەم ڕێژەی جوانیەش ڕێژەیەکی جوانی خواییە ڕێژەیەکی جوانی سروشتیە لە هەموو شتێکی سروشتی ئەم ڕێژەیە بەکار هاتووە بۆی لەو شتە کۆنەشە بەکار هاتووە وەکو ئێمە وەکو مرۆڤ وەکو حاڵەتی چاوی مرۆڤ ئەو جوانیە کە ئەبینێ ئەو ئیستێتیکە ئەبینێ لە بەرچاویە بڵێن ناشرین نابێ قەت لە بەرچاویە قەت کۆن نابێ بۆیە تاوەکو سەردەمەکان بڕوە تا تەکنۆلۆژیای تازە بێت ئەو تەکنۆلۆژیا تازەیە لە زۆربەی وڵاتان هەیە لە خزمەتی تەسمیمە کۆنەکانە بەکارێن لە خزمەتی تەسمیمە کلاسیکەکانە بەکارە ڕەنگە لای خۆمان ئەوە زۆر کەمتر ڕەچاو بکرێ بەهۆی ئەوەی کە ئەو دیزاینە کلاسیکانی کە لای ئێمە بەکاریێت بە شێوازێکی هەڕەمەکی بەکاریە بە شێوازێک بەکارێک کە دیراسە ناکرێ بۆیە زۆر ماڵەبینی ئەڵێ من بێزار بووم لەو قەرەباڵغی کە لە ماڵەکەیە هەیە زۆر خەڵکی سەر پەناباتە بەر ئەوەی کە دیزاینێکی سادی هەبێت دیزاینێکی ساکاری هەبێت بۆی کە کاریگەری دەرونی نەبێ و زوو هەوڵ نەیە بۆ گۆڕینی کاک دەستان گۆڕینی ڕنگ لە ناو ماڵە تا چەند کاریگەری هەیە بۆ نمونە لە ئێستا ئەوەی کە زۆر باوێتی بەکارهێنانی ڕەنگە کاڵەکانە بۆ نمونە سپیە بێت جیە کرێمیە یاخود شینی کاڵ و ئەم ڕەنگانەیە ڕساسی ئەمە کاریگەر شتێک دروستەکە لەسەر ئەو کەسانی کە لەناو ماڵایە ئەژین بەڵێ ڕنگ بابەتێکە کە کاریگەریکی ڕاستەوە خۆی لەسەر بابەتی دیزاین بە تایبەتی لە ڕووی دەرونیەوانێ هەموو ڕەنگێک ناکرێت بۆ هەموو شوێنێ بەکاربێن واتە هەر شوێنێک کە دیزاین ئەکرێ ڕەنگێک بەکارێکە تایبەتمەندی هەیە بۆ باسی ماڵت کرد ئێمە ئەو ژوورانی کە هەیە لە ناو ماڵە هەرێک و فەرمانێکی هەیە بۆ نمونە ژووری دانیشتن هەیە ژووری خەوتن هەیە کە دوو شوێنن دوو فەرمانی جیاوازیان هەیە ئەو ڕەنگامی کە لە ژووری دانیشتنا بەکارێت ناکرێت هەمان ئەو ڕەنگانە بێت لە ژووری خەوت نابکارێت بەهۆی کە کاریگەریەکی بڵێن زیاتر دروستەکە ئەو ڕەنگە کاڵانەشی کە ئێستا بەکارێت بە تایبەتی ئەو ڕەنگانی کە بەلای بڵین ڕساسیە ئەڕۆن زیاتر ئەگەر بێجی و سپی ڕساسی ئەوانە بێ ئەم ڕەنگانە دائیمەن هەست بە پاکی ئەەکەیت لەم ڕەنگەیە هەست بە ئارامی ئەگەی لەم ڕەنگانەیە هەست بە شێوازە ناکەی کە ڕەنگێکی جموجۆڵ و بڵین ئەکتیڤ دروستکە چونکە شوێنی بڵین ماڵ شوێنی حەوانەوەیە لە هەر شوێنێکە بەکە شوێن دانیشتن بێیان خەوتمە شوێنی حەوانی مرۆڤەکانە دو ئەوەی کە ڕۆژێکی بڵین قورسی بەسەر بردووە لە ئیشکردن ئەگەرێتەوە ماڵەوە ڕۆژێکی بڵێ ڕۆژێکە کە حەوانی بەکاری بەڵام بەعکسەوە لە ئەگە سیر بکەی لە ئەو شوێنانی کە بڵی مناڵ بەکاری ئەهێنێ کۆمەڵێک ڕنگ بەکاریە کەوا لە مناڵەکە کات چالاک بێن ڕنگکان بەکاری ئەکتیڤێ مەسەڵەن ڕەنگی سوورە پرتەقاڵیە ئەم ڕەنگانی کە حەیوێتێکی تایە بۆ بڵین بۆ مناڵ زۆر زیاتر بەکارێت و لە شوێنە گشتەکانیشە بۆ نمونە لە خەسخانەکانە کە شوێنی چارەسەری مرۆڤە ئەویش پێویستی بەوە هەیە کە ڕەنگی ئارام بەکاربێ ئەگەر دیقەت بینێمە زۆربەی ڕەنگە کاڵەکان مەسەن شین و سەوز بە تایبەتی لە کلینیکەکانە لە خەسخانەکانە زۆر بەکارێ لەگەڵ سپی ئەم ڕەنگانە ڕەنگێکن دای من پاک و تەمیزیان پێوە دیارە و خەسخانەش پێویستی بەوە هەیە و نەخۆشخان عادەتەن پێویستی بەو ڕەنگانە هەیە بۆیە ڕەنگ ڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەر درۆنی مرۆڤەکە زۆر باشە کاک داستان زۆر جار هاوسەران بە تایبەت کە ماڵێک دروست دەکەن کێشۆگرفتیان لەگەڵ گونجاندنی شتەکانە هەیە هەر لە ئەرزی و لامینات و پەردە و دیوار و یعنی دەبێت چی لەگەڵ چیا بگونجێت بابەتی گونجاندن پێویستی بە دیزاینکردنێکی سێڕەهەندی هەیە سەرەتا واتە بۆ ئەوی کە لەو قەلەقیە دەربچن و ئەو کێشانی کە ڕۆبەڕوویان نەبێتەوانێت پێویستە کەسێکی مختص ئەم ماڵیان بۆ دیزاین بکات ئەو شتانی کە خۆیان کۆمەڵێک تەڕان هەست کەسێک کە ئەوێت ماڵێک دروستکە خۆی کۆمەڵێک داواکاری هەیە خۆی کۆمەڵێک بیرۆکە هەیە لە مێشکی حەزەکە کە دەری ببڕێ ڕەنگە ئەو بیرۆکانەکە دەری ببڕێت ڕێگەیەکی ئاسانتر بێ بۆ گونجاندنی شتەکان لای دیزاینەرەکە هەر شتێکیش ئەگەر لەگەڵ بابەتی بڵین زانستی دیزاینەکان نەگونجا ئاگادارەکرێتەوانێ بۆیە لە تەکنۆلۆژیای بڵین تازە ئێستا دیزاینەکان بە شێوازی سێدووری بە شێوازێکی ریاڵستیکانی زۆر واقعیە کە تۆ لایتەکان بڵین مادەکان هەموو شێوازی ئەساسەکان دیزانی ئەساسەکان ئەخەیتە بەردەم ئەو ماڵە زۆر بە ئاسانی ئەتوانن کە بڵین مناقەشەی بکەن تاوکۆگەن بڵین بە ئەنجامێک کە بتوانین لە دوای ئەمەوانێت جێبەجێ بکرێت واتە پێشەوەی کە جێبەجێ بکرێت دیزاینەکە بکرێت شتێکی زۆر باشە و زۆر سوودیشی لێ ئەبینی ئەکرێ ئێمە هەم
خۆمان لە ناوماڵەکانی خۆمانە دیزاینەکان بکەین نەگەڕێنەوە بۆ دیزاینەرێکی هەڵێ من خۆم سەلیقەم جوانەیە خوشکێکم هەیە برایەکم هەیە سەلیقەی جوانە پەنابەرین بۆ ئەو جۆرە کەسانەیە ئیلانە بێت لە ڕووی زانستیەوە دیزاینەرێکمان لەگەڵا بێ وەکو بابەتی بڵین کەسانێکی ئاسایی کە لە بابەتە بڵێن بیانەوە گۆڕانکاری بکەن لە ماڵەکەیانە ئەم بابەتە بابەتێکی ئاساییە چونکە خۆی مرۆڤ لە ناو ماڵەکەی خۆیان ڕەنگە کۆمەڵێک شت هەبێ خۆی پێی مرتاح بێ کە بیکات ڕەنگە ئەگەر لە جیاتی دیزاینەرێک چەندەها دیزاینەریش هەبێت تەداخلی ئەو بابەتە بکات هەر شتێکی خۆی لاپەسەند بێ جا ناکرێت تۆ لە 100% بڵین ڕێی بەرامبەرەکەت ڕەوەسکەیتەوانێ و ڕێی خۆت بسەپێنی بەسەری ڕەنگە گونجانێک دروست بێت لەو حاڵەتەیە ئەو کەسانەشی کە بڵین ڕەنگە بڵێ سەلیقەم جوانیان ئەمەوێ گونجانێک دروست بکەم ئێستا لەم کاتەیە بۆ نمونە کۆمەڵێک ڕیسێرچ هەیە کۆمەڵێک شت هەیە ڕەنگە لە شوێنان شتی بینی بێ شتی خوێند بێتەوانێ بۆ ئەم حاڵەتە ئاساییە کە ڕووا بەڵام نەک لە بنچینەوانێ لە سەرەتاوە خۆی فەرەسکا بەسەر دیزایانی ماڵەکەیە چونکە لە کۆتاییە تووشی کۆمەڵێک مشکیلا بێ هەربێ پەنابێتەوە بەر دیزاینەرەکە بووی بۆ ڕاوێش بکە شتێکی زۆر باشە ڕاوێش زۆر باشە کاک داستان سەبارەت هەر بە گونجاندنەکە زۆر جار گرفت دروستە بێت لەوەی کە مەسەلەن فەرشەکە لەگەڵ قەنەفەیە بگونجێ پەردە لەگەڵ چیا بگونجێ ینی ئەمە تۆزە ئەو وردەی باسی بکەی چی شتێک دەبێت ینی تەسمیمەکە بکرێت ئەنجام بدرێت لەو نێوەندەدا بۆ منە لە هۆڵێکمان هەیە ئەمە ئەم هۆڵە هەر دیوارەکەی سپی و چۆن گونجانی بۆەکەی و تا چەند گرنگە کە هەموو ئەو هۆڵە بۆ من هەموو یەک پارچە نەبێت ئێستا هەیە قەنەفە و فەرش و پەردە هەمووی لە یەک شتە پێما بێدەمە نابێت وە جوان نییە گاماشەیەکی پێ بکەین لە بابەتی ڕێکخستنی ڕەنگەکانە کۆمەڵێک سیستم هەیە لە ڕێخستنی ڕەنگە کە پێویستە ڕەچاو بکرێت بۆ نمونەیەکە لەو سیستەما سیستمی مۆنۆکرۆمە کۆمەڵێک سیستمی تریش هەیە کە زۆر کاریگەریە هەیە بە تایبەتی ڕوبەری ژوورەکان زۆر کاریگەریان ئەبێت لەسەر ئەوەی کە چۆن بتوانین ڕەنگی ئەساسەکان و ڕەنگی بڵین هەیکەلی ڕاستەوخۆی بیناکە دیاری بکات ینی لە ڕوبەرێکی بچووکە بڵین کاتێکە تۆ ڕوبەرێکی بچووکە هەیە ناکرێت ئێمە ڕەنگە تۆخەکان بەکاربێنین ئەو ڕەنگانە بەکاربێنین کە تیشک هەڵام بژن ئەو ڕەنگانە بەکاربێنین کە تیشکێنەوانێ بۆی کە ڕووناکیەکی زیاتر لە ژوورەکەی دروست بکە ئەمە ژواکە کە گەورەیەکی زیاتر بنوێنێ لە ژوورەکە وەکو بەکارهێنانی ڕەنگەکانیش ئەکرێ و ینی ڕێتی ئەچێت و یەک ڕەنگ بەکار بهێنی بەڵام بە چەند تۆنێکی جیاواز واتە هەموو ڕەنگەکان نەچنەوە سەر مەسافەیە چونکە بینینی شتەکان پێویستی بە باگراوند هەیە ئەین تو ئەگەر لە شوێنێکە هەمووی یەک ڕەنگ بێ ئەم شوێنانە حەقی خۆی پێنایێتێ بۆ بینینی جوانیەکەی بۆ خوێندنەوەی جوانیەکەی پێویستی بە باگراوندێکی لە محاڵەتێکە پێویستیەوە هەیە کە تۆ هەندێک جار کۆنتراست دروستکەنی دوو ڕنگ بەکاربێنی زۆر دژ بن بەیەک بۆی کە بتوانی ئەم دووشتە بەزەبەت حەقی خۆی پێبی کە دەربکەوێت جوانیەکەی دەربکەوێت ڕەنگەکەی ئەمە زۆر کاریگەری هەیە زۆر جار کەسانێکم شارەزایان نەبێت ئێستا بە پێما بێت دیزاین کاتێککە کەسێک دەی دیزایانی بکە لای وەکو ئێوەمانە ئەندازیار ڕێک وەکو خۆی ژوورەکەی بۆکەن کە شتانی تێدابێت ئەمە بە شازی کۆمپیوتەری ئەگەر ئاماژێکیش بۆ بکەی بەڵێ لە ئێستایا ئەو بابەتانە بۆی بوونی چەند پرۆگرامێکەوانێ زۆر پێشکەوتنی بەخۆیەوە بینیوە سەرەتا بڵێ مەرحەلەی یەکەمی ئیشکردنەکەمان ئەوەیە کە دیزاینەکەی بۆ بکەیت و دیزاینەکەوەیە کە بڵین تۆ شێوەکانی پیشانمیش ئەو شێوی ئەو شتانی کە بەکاری هێنی لە ژوورەکەیە و دواتر ئەو فەرمانی ئەم ژوورە چییە چی بۆ بەکارە هێنرێ بۆ یەکی توانێت بە شێوازی نەخشە دواتر ئەو ڕەنگانی کە بەنیازی لەم دیزاینەیە بەکاری بهێنی ئەم مەوادانی کە بەکارن ڕەنگەکانی پێبەخشی لە کۆتاییە نەتیجەیەکی ئەیتێ کە ڕاستەوخۆ نزیکە لە واقعوانیانی لە 80 لە 90 تۆ نزیکی لە واقعەوە بۆ پێوی کە دراسی ئەم نەخشەی کە پێشتر هەیەی کردوتە و دواتر ئەتوانرێت لەسەر ئەوە بەرچاوڕوونی هەبێت بۆ هەردوو حاڵەتەکە دوو حاڵەت هەیە لێرات و یەکەم بیبینێت چۆن دەرئەچێت ئەم پرۆژەیە کە ئەم دروستی ئەکات لە کۆتاییەکە چۆن دەرەچێ و دووەم خاڵیش ئەوەیە کە بەرچاوی ڕوون ئەبێت تێچووی ئەم پرۆژەیە چەنە چونکە ئێمە هەنێ جار کە ئیش ئەەکەین ڕەنگە خاوەن ماڵ حەزی لە ستایلێک بە بەکاری بهێنێ نەزانێت تێچوەکەی چۆنە کاتێکیش کە ئەچێت دەست پێ ئەکا بە بەکارهێنانی تۆ شتێکیش کە دەست پێکرد پێویستەکات تا کۆتایی ئەم بابەتە لەگەڵ یا بڕۆی سیرەکە تێچووکی زۆر زیاتری هێلەوەی کە خۆی چاوەڕی ئەەکەن بۆ ئێمە لە هەردوو حاڵەتەکە هەم دیزاینەکەی بۆ
نمایش ئەەکەین و لە هەمان کاتە ئەتوانین نرخی تێسوکەشی بۆ نمایشکی کەمە هەردووکی گرنگە بەلای خاوەن ماڵەوە. زۆر باشە. کاک داستان ئەگەر ئێستا کەسێک ئەرزەیەکی 200 مەتری هەبێت بەتەمامێ بکاتەوە بە خانوو بێتە لای ئێوە چۆن ڕێنمایی ئەکەن هەم خانێکی فراوانی هەبێ خۆر لەیبا لە زستانە گەرم بێ لە هاوینە فێنک بێ و چەند ژووریتیا بێ و دیزاین وشتیش هەر جۆری گویستی بە شێوازێکی جوان جێگێ و دیزاین هەیە پێداگریە کاڵێ با حوشەم نەبێ ئێوە چۆن بووی باسەکەن کە هەبێ جوانە هەبیان قەنات بکەن بۆی کە زۆر بێ کە ڕێی بگۆڕە. گرنگترین ئەو شتانی کە ئێوە تەرکیزی خانەسەر لە کاتی دیزاینکردن و نەخشە کێشانی خانەکە سەرەتا کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کۆمەڵێک بنەما هەیە لە دیزاینکردندا پێویستە بۆی ڕوونکەینەوانێ ڕوونکردنەوەش زۆربەی کات مرۆڤەکان حەزەکەن بە بینیم بیبینن ێواتە شتەکان تەنها گفتوگۆ تەنها قسە نەبێ ئەتوانی کۆمەڵێک پرۆژەی بۆ نمایش بکەی ئەگەر خۆت کردبێتی دیاخودەکە پرۆژەیەک بێ لە پرۆژەکانی خۆت بێ و ئەم پرۆژێت کاریگەریەکی هەبێ لەسەر داهاتووی ئەم خانوو واتە تۆ ئەم خانووە کە ئیکا ڕەنگە کەسێک کە بیکە تاوەکو کۆتایی ژیانی لەم شوێنە بمێنێتەوانێ جا چۆن وا بکەی کە قەنەعاتی پێ بکەی بابەتەکە بکەیتەوە سەر لایەنی وشیاری ئەو کەسەشی کە کارەکەی بۆگەی چونکە زۆر کەس هەیە تۆ چەند ڕێنمایی بکەیت ئەو هەر سوورە لەسەرەوەی کە خۆی ئەیەوێ بیکات ئەوەی کە لەسەر ئێمە وەکو دیزاینەر ئەوەیە شتەکانی بۆ ڕوونکەینەوانێ شتەکانی پیشان بین کاریگەریەکانی پیشان بین و خەڵکی ئێمە زۆر گرنگی بەلایانی تێچووی پرۆژەکە ئەیان ئەمە خۆی کاریگەریکی نەرێنی دروست کردو بەڕاستی چونکە کۆمەڵێک شت هەیە ئێستا کۆمەڵێک کەس هەیە کە ڕەنگە تەخەسوسی ئەو کارە نەبێ بەهۆی ئەوەی کە پرۆگرامی کەندازیاری ئەزانێ ئەم کارە ئەنجامەیە بە نرخێکی کەم کاتێکە ئەم ئیشە ئەکا هیچ دراسەیەک ناکە خەڵکێت ڕەتچاوی بەڵێ مقارنەی نرخەکانەکات ئەنی لە سەرەتاوە نێوەکو پێشتریش وتم ئەگەر تۆ کۆمەڵێک تێچوو هەیە ڕەچاوی بکەی لە سەرەتاوە بۆ مدەی 10 ساڵ بۆ مدەی 20 ساڵ تۆ پارە ئەگەڕێنیتەوە بۆ خۆ ساڵانە پێویستت بەسییانە نابێ ساڵانە بۆیە ئەم حاڵەتە هەیە و شتێکیش هەیە زۆر گرنگە پێش ئەوی کە تۆ دیزاین بکەی پێویستە شوێنی ئەو خانوو ببینیت واتە و ئەرزەی کە هەیە شوێنەکەی ببینی بەڵام بەداخەوە زۆربەی کەس هەیە لێرە تەنها بڵین ئەو سنووری کە دیاری کراوە مەسەن ئەڵێ من ئەرزەکەم 10 مەتر بە 20 مەترە ڕاستە خۆ دەسەکە بە دیزاینکردن بینی ئەندازیان لەبەر شتێک لەبەر ئەوەی کە تۆ ئەم ئەرزە ئەبێت تۆ شوێنەکەی ببینی بزانین لە چه کۆڵانێکە بزانی ڕووەکەی چۆنە بزانی دراوسەکانت بەرزەکانیان چۆنە بزانی ئەم ئەرزی کە تۆ هەتە تا چەندێک پێویستی بەوە هەیە کە پڕ بکرێتەوانێت تا چەندە پێویستی بەوە هەیە کە لا ببرێوە نیەم ئەمانە هەمی حاڵەتە دروستێکە و زائیدەن پێویستی بەوە هەیە زۆربەی کە پێشتر کە خانوو دروست کراوە لێرە لە هەندێک لە گەڕەکە کۆنەکانە ئەم خانوانە بە شێوازێک دروست کراوە کە ڕەنگە شێوازی ئەرزەکەی توی تێکگاوە ینی زۆر حاڵات هەیەتە بەردەستمان کە ئەرزەکان هیچ گۆشەیەکی نەوەی تیانیاوەتە هەر چوار لاکەی گۆشی نەوەی تیانە تو ئەگەر ئەم شتە نەبینیت و ڕاستە خۆ دیزانی بۆکی بۆ شێوازی کە گۆشین نەوە بێت کە ئەچیتە سەر ئەمری واقع هەموو دیزاینەکە گۆڕانکاری بەسەرایە بۆیە زۆر گرنگە و ببینی بۆی ئاڕاستی تیشکی خۆ زۆر گرنگە کە ئاڕاستی خانووەکە بزانی چۆنە هەموو ڕەچای ئەو شتان ئەکەیت ئەوکو بتوانانی حساباتی بڵین کراوەکانی ناو خانووەکە ڕووکاری دەرەوەی خانووەکە هەمووی ئەوانە بڵین هینی بۆ بکەی حساباتی بۆ بکەی زۆر باشە زۆر سپاس بۆ کاک داستان هوشیار ئەندازیار و دیزاینەر یەخۆ بەخێربی سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ مێنارێکەتان